دۆخی کەمەندان بەعام لە خراپیایە الحەمدلله ماوەیەکە کەوتومەتەوە سەریش ئیشەکەم ئێستا هەروە بێتەوە یاریزانی باسکەم بەڵام بۆ ماوەی 15 ساڵ یاریزانی باسکەم لە یانەی ڕۆژ ئیتر ڕاستیەکەی ئێستا ئیشەکەم بۆتە ڕێگر لە یاریەکەم چکە بژێوی ژیانم لەسەرەوە ئەگەرەوە نەکەم بە 150,000 تۆزێ قورسە بەعام دەستخۆشیان لیەکەم بەرام بە هەستی 12 نەبێت بۆ هیچ کۆبوونەوەیەک ئەمە کۆبوونەوەی کامڕۆ کراوە شتێکی زۆر خۆشە لە نزیکەوە یەکترە بینین شتێکە بە من بڵێ وەتێ بە بۆنەی ئیشەکەم ئێستا ناتوانم وەرزشەکە بکەم یعنی بێت لە بینی وەرزشەکەت و لە بینی کارەکە تاکیکان هەڵبژێری ئەبێ یەکێکیان هەڵبژێرم چکە لە کارەکە یارمەتیان داوم داوامەکانی خەڵکی ئاسایی سەعات هەشتا بۆ منیان کردو بەنەوە چکە ڕێگام دوورە تێدەگە ئەمە یارمەتیدان ئەمە پشگیری ئەمە هەندانە بۆ کەسی کەمەندا من دەستخۆشیان لیەکەم لەو کۆمپانیاکە من لەوێ یشەکەم وەکو خەیات لە کارگەکە من ئەوەندە دەڵێم هەموو کەمەندامێک بەتوانایە بەڵام لە چ ڕوویەکەوە لەو ڕوویەکە ئینسانەکە بێتە پێشەوە بزانە ئەمە معاناتی چیە چۆن بۆی چارەسەر بکە ئامۆژگاریە بۆ کەسانی تر پێم بڵێ تا چەند کەمەندامی ڕێگر بۆ لەوەی کە تۆ وەرزش بکەیت کە بتوانانی وەکو یاریزانێکی باسکە یاری بکەیت پێم بڵێ کەمەندامی ڕێگرێ لەوە نانا کەمەندامی ڕێگرنە من یەکێک ملوانەیە کە بە دانیشتنانەوە بە مناڵی گۆڵچاتیم کردویاتم دوو گۆڵیە ئێستاش زۆربەی یاریەکانەوەی بۆم بگونجە نایڵم تۆزش کەشکاتی یاری عێراق و بەحرێنەوە زۆر خەمیەوەمە تێگەی من وەرزشەوانم چوومەتر وەرخۆم لە باسکەیە دۆزەوە بوو بە قسمەتم باسکە هەر شتێکە تووشە بێ لە ژیانایتر هەر معاناتێک دێتە پێشە توش هەر ڕووداوێکە بیت تو ناکرێت لە ماڵەوە دانیشی ناکرێت هەم ڕۆژێک چاور لەوە بێ لەوە بێ منەوە ناتوانمە کەوتن ناتوانم ئیترەوە شتەکە کۆتایی دێ بەڵام سپاس بخوا 15 ساڵە وەرزشەکەم دوکانم هەبووە ئیشی کڕین و فرۆشتنم کردووە جاری وا بۆ لە سعات 11 بەیانە تا 5 ئێوارە شتم فرۆشتووە لە سەرجادە و هاوارم کردووە تێدەگەی بەو شێوەیە بەڵام کێشەی ئێمەی کەمەندام چییە یەک شتە ئەویژەوەیە کە کاراسانی ناکرێت تێدەگەی من ئەمڕۆ سەی 12 ئێمە کۆبوونێتەوە زۆرم پێ خۆشە بەس پێم خۆشە بەرنمەیەکە بێ لە هەموو ڕێکخراوەکان کە ئەو کەمەندامانەی توانانێ بیان خەنە سەریش هەروە کاراسانیان بۆ بکەن بۆی بتوانن نیش بکەن نەک لە ماڵەوە دانیشن تێدەگەی چکە چیە دەژێت لەم ڕۆژایە بە 150,000 زۆر قورسە هیوادارین ئاورێک لە موچەکەش بنەوە ئەوانەی کە بەرپرسن و لێپرسراون لەو بابەتی کەمەندامان